ئێستا ئەوان تقریبا فکرەکەیان ئەوان سێت لە کوردستان با حکومە دەرین بشیم بشێ یانە سەربازیکردنە احتمال بشێرا نظام سەدامکردنە ئیمە مۆضوع نظام سەدام نییە تو ئیسە خۆیسە هەم ئیسە کورد هەسە و خزمەتکەگەن مۆضوع لای سەدام نییە تو وە زور بریای دەسە ئەسکەری ئەگەر نییە چی دا ئەسکەری گەرەکە تو لە شارەکە نەمینیت یا کو تەرحیل کردیت لە زەمان سەدام یا تەرحیلت کریا یا گەرەکە نەمینیت حساب مخربی لەبانت کەن حساب شتی لەسەرت کەن کە تو وەختی خدمەی عەلەم کردیە خدمەی سەدام نییە ئێمە خۆمان گشتمان معانات سەدام دیبنە گشتمان سواء تەرحیل بیمنە ئەوەی تەسویر کریاز لێ شارەرا ئیران و جۆرا و جۆری مە سەدام محارەبان کرد تو نێتوێنیت لە ژێر دە سەدامی لێ خدمەت نەکەیت بەڵام تو خدمەت سەدام نەکردیە خدمەی عەلەم کردیە وەکو ئەی خەڵکە مجرد ما خاص الشيء ياما لە کوردستان لە کات خۆگیشی خدمەکردنە ئەوان حساب ڕیان کریاسە تەرەی مۆضوع بەس مناتق ناوچە دابراوەکانم من ڕاستی بشمە پێیت لەبەرەوە ئەوان خزمەت خۆیان کردنە لەورا لە خواروش خزمەت خۆیان کردنە یەک و دوورایان حساب کریاسە لی بینە من ڕاستی بشم ئەی مناطق متنازع و مناطق مستقطع على عقلین ئەی معاناتە دیرن وڕاستی کردبوونەوە ئەمڕۆ لێرە لە لێشوونە لەوەرەوەسە کە دەنگمان بڕزە هەر بەرپرسی هەر لایەنی حکومی حزبی لەوەرەوە ئێمە یەک نوع مەغدوریەت هذا کارەکەمان ئێمە کە تەقاعد کریا من والدین 62 63 64 و خدمەیەک کەم لێنەوە ئێمە گشتمان تعینەکەمان لە شوون سقوطە لە شوون سقوط لە 2003 وەختە ئەی خدمە کەمە ئێمە هیچ استفادە ناکەین لەوە داواکارین لە حکوومەت کوردستان لە حکوومەت عێراق لێنەوە قانونەکەی سەمەوەحەدە قانون 2014 رقم 9 وشد جيش عراقي قانون لباين تطبيق بود بس مشكلة أوسع حكومة كردستان خدمة عسكرية ما حسابنا كذا وقت خدمة عسكرية حسابنا كذا معناه أوسع خدمة كمان هيش ناكد ما قش ما عنده شون 2006 تعيين الناس ورجع 2006 أي منطقة لما عنا داش لتعيين كذا خلق يصير زاند الحكومة الزاند فما دعوة كارية ما أوسع أي خدمة عسكرية ما خدمة عراق خدمة خدمة أي وطن خدمة عسكرية كمان حسابه كان هيش كاري كمان يوم منه أكيد ناكد أكيد تقاعدها قشتي أجر وي مكرمة وقرارات تازة حكومة الاتحادية برزت 500,000 فهيش ناكد ما قشتي مليون وبان بمعاش كمان دورة تقريبا 10 سال ترفيعات مع الخوريا كان معاش مع الخوريا مش بشكي يعني كاري بكن لآخر عمره بتواني استفادة بكن